سڵاو هاوڕێیان دابانەمینتان لەگەڵ چەناڵی دابان یونیڤرسم لە ڤیددیۆی باسی تۆزێک هەواڵ و تەکنۆلۆژیای زانیاریتان بۆ دەکەم هەروە لایکی و ڤیددیۆی لە بیرمەکە لەگەڵ سبسکرایبی چەناڵەکە ئەو دوو هەواڵێکە بۆتان باز دەکەم زۆر تایبەتە و لەوانەیە زۆر خەڵکەی زۆر حەزی لێبی و لە هەمان کاتدا هەر کەسێک تەماشای تایتڵی ڤیددیۆیەکە بکات دەبی بە هەموو شێوەیەک لە شێوەکان و ڤیددیۆی بتە ڤایرەڵ و ترێن یەکەمین هەواڵ کە ئەویش سەبارەت بە کۆمپانیای ئەپڵ کە یەکێتی ئەوروپا بڕیاری داوە ئەو نیزامی ئیکۆسیستەمەی کە بە هەموو شێوەیەک لە شێوەکان داخراوە کۆمپانیای ئەپڵ هەیەی بیکاتەوە بە شێوەیەک لە شێوەکان چۆن لە هەندێک مواسفات کە بڵاوی کردووە یەکێک لە مواسفاتانەی کە ئەوێ بڵاوی کردوەوە لەمە دوا بۆی نییە مەسەن کۆمپانیای ئەپڵ بۆ نمونە سێر پارتی ئەوەکان کۆمپانیایەکان بۆ نمونە ئەو کۆمپانیانەی کە سعات دروست دەکەن سعاتی سمارت بۆ مۆبایلی ئەندروید دەبی و لە هەمان کاتە بۆ مۆبایلی ئەپڵ دەبی کە ئایفۆنە iOS بۆ نۆتیفیکیشنی بۆ نایە بەس لە ئەندروید نۆتیفیکیشنی بۆ دەیان بە ئەو UI کە لەسەر ئەوەی هەیە لەسەر سیستەمی ئەو سعاتەی هەیە کە بتوانانی بە هەموو شێوەیەک لە شێوەکان تەحەکومی مۆبایلەکە بکەی کۆنتترۆلی مۆبایلەکە بکەی ئەوە لە ئەندروید بە تەواوەتی بەردەستە لە کۆمپانیای ئەپڵ لە ناو ئایفۆنی بەردەست نییە و لە هەمان کاتدا ئەو سەماعانەی کە دەیکڕی سەماعی وایرلێسن سەماعی بلوتوزن سەماعی براندی زۆر باشەیە بەس ناتوانانی هەموو ماسفاتەکانی بەکاری بینی لەسەر ئەپڵ و لە هەمان کاتدا ئەو ئێرپۆد ناتوانانی بە هەموو شێوەیەک لە شێوەکان لەسەر مۆبایلی ئەندروید ناتوانانی هەموو ئیسفادە لە ئێرپۆدی بکەی لە هەموو واسفاتانە هێتی ئیلا دەبی پرۆدەکتێکی کۆمپانیای ئەپڵت هەبی بۆی بتوانانی 100% سوودی لێ ببینی ئەوە شوێی لێکردیە کە هەموو بە شێوەیەک لە شێوەکان سیستەمی کۆمپانیای ئەپڵ داخرا ئەویش یەکێکە لە فکرەکانی مارکتینگ و تیجارەت کە بۆی خەڵک بۆ خۆی ڕابچێشتن و هەموو خەڵک لە ناوی ئەو سزنەی حەپزبی ڕاکێشانی خەڵکەکە بۆ سزنەکە تۆزە قورسە بیدار کە تێناوی و دەبینی هەموو پرۆدەکتەکانی ئەپڵ بەکاردێنی و هەموو بەرهەمەکانی ئەپڵ بەکاری هەموو لەگەڵ یەک سیملسلی ینی بە شێوەیەکی زۆر نەرم و ناسک و خۆش لەگەڵێکی ئیش دەکەن تۆ وەی لێدێ بە هەموو شێوەیەک لە شێوەکان ناتوانانی بچی پرۆدەکتی شەریکەیەکتر بەکاربێنی یان وار لێبێ پرۆدەکتی کۆمپانیایەکتر بەکاربێنی ئیتر ئەوە لە ناو ئیتحادی ئەوروپا بە هەموو شێوەیەک لە شێوەکان لەمە دوالەوانەیە بەردەست نەبی ئیلا ئەگەر ئیدارەی دۆناڵد ترامپ تەداخولکەن و زەخر لە ئیتحادی ئەوروپی بکەن ئەو یاسایە لا بنچکە و یاسایە دەڵێ ئەتانی هاتی 2025 بەشێکی زۆر دەبی ئەو ماسفاتانە لا ببرێ و ئەتا 2026 بە تەواوەتی دەبی کۆمپانیای ئەپڵ ئەو شتانە بکاتەوە وەکو پێشتریش کە باسم کرد بوو یان گوێتان لێ بوو کە کۆمپانیای ئەپڵ بۆ یەکەمین جار کە تایپسی خستە ناو مۆبایلەکانی کە بە هیچ شێوەیەک لە شێوەکان ئەو شتە خەون بوو بۆ زۆربەی ئەو کەسانەی کە ئایفۆنیان بەکاردێنیان بۆ شتێک کۆمپانیای ئەپڵ یەکێک بوو لەو کۆمپانیانەی کە زۆر زوو تایپسی کێبڵی تایپسی خستە زۆربەی بەرهەمەکانی بەس تا کە بەرهەمنی خست بۆ ناوی کە ئەویش ئایفۆن بوو لەگەڵ ئێرپۆدەکان ئەویش ئەپڵ بە هەموو شێوەیەک لە شێوەکان بەرەوەی جا دەڕۆیش کە بیویست بە مۆبایلی پۆرتلێس دروست بکاتن یانی بە هیچ شێوەیەک لە شێوەکان دوگمەی نەبی یان هیچ کوونەچی نەبی مۆبایلەکە بە تەواوەتی یەک دیزاین یونی بەدی کەپزبی هەموو شتەکانی وەکو ماگنێت و هاپتێک فیدباک و ئەوشتانە ئیش بکاتن یان بە ماگنێت شەحن بکرێتەوە بە بۆناتیس لەمان کاتدا بە هاپتێک یان دوگمەی فعلی نەبی وەکو تراکپادی ماکبووکەکان کە دەست لە سەیدارنی وەکو ئابی هەستە دەداتێ دوگمەی بەس لەمان کاتدا دوگمە نییە ئەوە خەونی هەموو کۆمپانیای ئەپڵ بوو بەس ئەو خەونە سەرینێک لە بەرەوەی ئەو کاریەکەتی ئەوروپا بە زۆر وای لێ کرد کە تایپسی بخاتە ناو مۆبایلەکانی و لە هەمان کاتدا ئەگەر کۆمپانیای ئەپڵ ینی ئەو یاسا پشتگوێ بخاتن ئەوە بە هەموو شێوەیەک لە شێوەکان ناڵن ئیش بکاتن لە ئەوروپا لە ئەوروپاش ینی زەی سوعبەت نییە لە بەرەوەی ژمارەی وڵاتەکانی زۆرە و قووەتی و هێزی کڕین لەوێندە زۆر بەرزە و خەڵکەکی زۆریش لەوێندە دەژی و لە هەمان کاتدا بۆ دوای ئەمریکا و سین و ئەوانە ئەوروپا یەکێکە لە بازار هەرس باشەکان بۆ کۆمپانیای ئەپڵ بۆیە کۆمپانیای ئەپڵ بە هەموو شێوەیەک لە شێوەکان دێتە ژێرباری ئەو مۆزوعە ئیلا ئەگەر دۆناڵد ترامپ تەداخول نەکاتن لەگەڵ ئیتحادی ئەوروپی قسە نەکاتن کە ئەو یاسایە لا ببرێ یان تەزیل بکرێ یان دەستکاری بکرێتن هەواڵی دوم ئەوەیە کە کۆمپانیای BYD ئەو کۆمپانیای بەجددی من عاشقیمە کە کۆمپانیای پاتری بوو ئێستا بوویتە یەکێک لە کۆمپانیای هەرە زەبالاحەکانی سیارە کە بە تەواوەتی پشتی تێسلای بەعردیدا ئەو 1-2 ساڵێکە زیاتر لە تێسلا سیارە دەفرۆشی بۆ شەرتەی لە زۆربەی وڵاتان بەردەستنی وەکو تێسلاش ئیتر ئەوەیە کە یەکەمین جار شاحنەکی 1 مێگاواتی بڵاو کردیتەوە 1 مێگاوات ینی 1000 وات ینی ئەو کارەبایەکی دەڵێن محەتەکی کارەبامان پێویستە مەسەلەن 1000 مێگاوات بیان 500 مێگاوات بی کە حکوومەت باز دەکاتن بۆی ئەو مشکلی کارەبای هەمانە لەو گەڕەکانە بۆی چارەسەر بکەین ئیتر ئەو شاحنەیەکی بڵاو کردۆی 1 مێگاواتە ئەتا کۆتای ئەمساڵ 2 سیارە بڵاو دەکاتەوە کە سەپۆرتی ئەو شەحنە ینی خوڕافی سەریعی دەکاتن کە باسی دەکاتن بیواری لە خلالی 5 دقە ئەو شەحنەی کە سیارەکە پێی شەحن دەکەن نزیکەی 400 کیلۆمەتر پێی دەڕۆی ئەگەر ئەوە ڕاست بی و ئەگە بتوانن ئەو
نوع شاحنیە بەردەست بکەن نەک بۆ پێی یعنی ئەوها بەردەست نابیتن بۆ ژمارە زۆری وەکو بۆ شەحنەکانی تر یان وەکو بەنزیخانە و شتیوا بەس ئەگەر لە هەموو شارەکان 3-4 محەتەی وادا بنێن ئی گەورە باوەڕکە و ئەگەر ئەو خێرایی بارگاویکردنە ئەوە کێشەی بۆ پاترێکە دروست نەکاو لە هەمە ئەنکادا لە ڕووی سێفتی لە ڕووی ئەمان و گەرمبوون و لە ڕووی تەقینەوەی پاتری ئۆشتانە لەو مۆزوعانە هەمووی دەربچیتن ئەوە باوەڕکە یعنی ئەوە یەکێک دەبیتن لەو قەفزانی کە سیارەی کارەبای قەفزەشی زۆر باش لێ داتم بۆی بتوانانی بتە ڕکابەرێکی سەرسەختی بنزین و گاز و غاز و دیزل و هایبرد و ئەو شتانەی کە ئێستا هەیە و هایدرۆجین و ئەو شتانە بۆیە چاوەڕێکێم زانین کۆمپانیای BYD تا کۆتایی ئەم ساڵ ئەم دوو سیارە بڵاوی دەکاتەوە چۆن نییە و لە هەمان کاتدا ئەو قسانەی کە باسی دەکاتم بۆ خێرایە زۆرەی کە دەتوانی لە خلالی 5 دقیقە نزیکەی 400 کیلۆمەتر پێ بڕۆی ڕاستەیان نە ئیتر چاوەڕێ بن و هەروە لایکی و ڤیدیۆ لە بیر مەکەن لەگەڵ سەبسکرایبی چەناڵەکە لە بەروی ڤیدیۆی لە بابەتانە ئی زۆر خۆش هەیە بە بەردەوام خۆش هەیە بۆیە سوودمەند بن دەست خۆش.